سڵاوتان لێبێ ئازیزان، ئەمڕۆ ناونیشانی بابەتەکەم جەبر الخەواترە. بەڕاستی نەمزانی بە کوردی چی پێوترێ، لەبەرەوە کێ لە ئێوە زمانی کوردی زۆر پاراوتر و بەهێزترە تکایە لە کۆمنتا بۆم بنووسێ. وەلێ ماناکەی ئەزانم، بەڵام نەمزانی بیکەم بە کوردی. باشە، زۆر بەمان بینەری حەڵقەی بابلحارێ عەرەبیەکە بوون کە چەند ساڵە لێ ئەدرێ. یەکێک لەو دەورانەی کە دەوریە بینی، دڵنیام ئەوە نەمان سیر کردووە هەموو کارەکتەرەکانیمان لەبەرە. عەریف نووری 2 ساڵ لەمەوە پێش هاواری لێ هەستا، وتی من لە زێت و زەعتەر لە ماڵەکەما، زێت و زەعتەر نانی فەقیرەکانەکە، گەرە هیچیان نەبێ زێت و زەعتەرە خۆن، ئەوی زەیتی زەیتونە و زەعتەرەکە بە لێ ئەکرێ بەسەریا و بەنانەوە خوێ. بارحاڵ عەریف نووری کە دەوری ئەمرێ دەوری نامێنێ، لەبەروی دوای ئەوە هیچ شەریکێکی ئینتاج پەیوەندی پێوە نەکردووە کۆمپانیا بەرهەمهێنەرەکان. باشە، کاری نەبووە لە ماڵەوە بووە. شوکران مرتەزا کە بڵین کە یەکێک بوو لە هونەرمەندەکانی تر، فەوزیە پۆستێکی لەسەر کردی، کاکە ئەم پیاوە پێویست ناکا کەس خێری پێ بکە، ئەم پیاوە خۆی هونەرمەندە، کارێکی بنێ با لەبەر ئەوە موچەیەک وەرگێ بتوانێت ماڵ مناڵەکەی بەخێوکە بەسەر بەرزی. بەڕاستی منیش ئەوواڵم تکایە لە ناو کووردا ئێمەش زۆرمان لەو عەریف نووریانە هەیە، لەو عەریف نووریانەی کە لە دەورەکان ئیتر لە بیریان چۆتەوە، یاخود کۆمپانیا بەرهەمهێنەکان زیاتر ئەو کەسانیان ئەوێت کە زۆر ئەکتیڤ و کە زۆر چۆنەڵی چالاکن لە سۆشەل میدیا، ئەمانە بۆی ناوبانی و چوزانم پارە و بەرهەم و ئەم شتانە. بۆیە هەر ناوی ئەم ڤیددیۆیان بە تایبەتی ناونان جەبر الخەواتر بووی، ئێمە لە مەبەستی قسەکردنەکە بگەین. بەڕاستی بەڕای من وەزارەتی ڕۆشنبیری، کۆمپانیاوە بەرهێنەرەکان، نازانم ئەو شوێنانەی کە دەم و دەستگا هونەریەکان بتوانن ساڵانە لیستێ بۆ ئەو کەسانە بکەن، ئەو هونەرمەندانە بکەن کە لە بوارەکە ماوەیەکە دیار نین، با هیچ نەبێ و کوسەردانکردن بۆ هەرە بێ نەخۆش بێتەوە چەپیە گوڵی بۆ بەری، یاخۆ چەپکە گوڵەکەی بۆ بەری بۆ سەر گۆڕەکەی بۆ گڵکۆکەی. بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناشرینە. بەڵێ سپاسدانەکەین کە ئێمە ئەمرین دێن گوڵێکە خەنە سەر گۆڕەکەمان، بەڵام ئایا تۆ لە ژیانە منی دڵی منت ڕازی کردووە؟ جەبر الخەواتری ئەم خەڵکت کردووە؟ جا لەبەرەوە تکایە تکا ئەەکەم ئەم جارەش تکاکەم لەم عەریف نووریانەمان زۆرە لەناو هونەری کوردیا لە هەموو بوارەکانی ترا، بەڵام منۆکو هونەرمەندێک من پشتیوانی زیاتر هونەرمەندانەکەم. هونەرمەندانیش کەسانی ناو کۆمەڵگەن، کاکە ئەوانیش مامۆستان، ئەوانیش فەرمانبەرن، ئەوانیش دراوسێن، ئەوان براو کە سوکاری ئێمن سیرەکەی ئەو لە ماڵە کەوتووە چەند ساڵە قەیچەکە با وەکو چاکەیەکەی بۆ خێرکردن هەروێت تۆ سەفتەیە پارە بی بە زەلامە یاقود مەڕێ سەر بڕیان نازانم چی بکەوانە، ئەی نازانی ئەوانەش خێر